دابەزینی نرخی خانوو زەوی لە هەولێر بە تێکڕا بە ڕێژەی ١٠٠ بۆ ١15 دابەزینی تۆمار کردووە. شارەزایەکی بواری ئابووریش ڕایدەگەێنێت بەردەوامبوونی کۆمەڵێک پرس کە پەیوەندیان بەو دابەزینە هەیە بەردەوام بێت کەرتی خانوبەرە تووشی داڕمانی ئابووری دەبێت. قۆناغی ڕابردووە کە ڕای زیاتر لە 30 بەڕێوەبەری کۆمپانیا و ڕاوێژکاری کەرتی خانوبەرەمان وەرگرتووە. هەمویان کۆکن لەسەرەوەی کە لە ئێستادا بازاری خانوبەرە لە بەشێک لە مڵکەکان وەستاوە لە بەشێکی دیکەی لە نێوان 10 تا 15% دابەزین لە کەرتی خانوبەری هەرێمی کوردستانە ڕوویداوە. بە دەرەجەی یەکەم لە هەولێرا چووکە زۆرترین کڕین و فرۆشتنی مڵک و خانوبەرە لە هەولێرا ئاکرێ. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم پەیوەندیدار بەوەی کە چی هۆکارێک لە پشتێتی بەشێکی پەیوەندی بە هۆکارە سیاسی ململانی و ئاڵۆزیە سیاسیەکانی عێراقیە لە پرسی سەر و کۆمارە، واروها کێشە ناوخۆیەکانی نێوان هەرێمی کوردستان. خاڵی سێم پەیوەندی بە ڕووداوەکانی ئۆکرانیەوە هەیە. خاڵی چوارەم پەیوەندی بە کەشوهەوای مانگی ڕەمەزان و هەروەها نەورۆزۆ هەیە و خاڵی پێنجەم و کۆتایی ئەکرێ بڵێن ڕنگدانەوەکان کە ئێستا دەرەکەوێ هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان. نرخی خانوو زەوی لە هەولێر ڕوو لە دابەزینە. خاوەن نووسینگەکانی خانوو بەرەش دەڵێن ساڵانە بە بەهای 100 میلیۆن دۆلار مامەڵەی کڕین و فرۆشتن بە خانوو زەوی دەکرێت. ڕاشیان وایە ڕەوشی سیاسی عێراق وەرێم کاریگەری لەسەر جموجۆڵی خانوو زەوی کردووە. سەرووی 100 میلیارد دۆلار و بەرهێنانی تێدا هەیە و کەرتی نیشتەجێبوون کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستان وەکو هەموو بابەتە ئابوووریەکانی دی پەیوەندی هەیە بە لایەنی سیاسی. ئەو بارودۆخی کە هەیە تەشکیلی حکوومەت و ئەوانە پەیوەندی هەولێر و بەغدا بە تەئەکید ڕنگدانەوەی لەسەر بازار دەبێت. لە ماوەی ڕابردوو بۆ هەر پارچە زەویەک لە هەندێک شوێنی هەولێر لە 10,000 دۆلار لە نێوان 1000 بۆ 1500 دۆلار دابەزینی بەخۆیەوە بینیوە. بەوتەی شارەزایانیش بەردەوامبوونی هێرشەکانی ئێران بۆ سەر هەولێر و ئۆپراسیۆنەکانی تورکیا لە خاچی هەرێم جارێکی تر نرخ دادەبەزێتن و بازاڕەکانی کڕین و فرۆشتنی خانوو بەرەش سست دەکاتەوە. قارەمانجەوەر، کورسات نیوز، هەولێر.